لە خولی نابی کوردستاندا ینی پێشمەرگەی هەولێر سێم سەرکەوتن دەنووسێتەوە هاوکات سێم شکستوشی نەورۆز دەکات و پێشەنگی کۆمەڵەکەی دەگرێت. لە میانەی کێبڕکەکانی خولی نابی کوردستان یانەی نەورۆز تا ئێستا نەیتوانیوە تامی بردنەوە بکات و تووشی سێم دۆڕاندن دەبێتەوە. لە یەکێک لە یاریەکانی هەفتەی سێمی خولەکە و لە ڕکابەریەکانی کۆمەڵەی دووەمدا یانەی نەورۆز لە بەردەم هاندەرانیدا میوانداری پێشمەرگەی هەولێری کرد. لەگەڵ دەستپێکردنی یاریەکە و لە یەکێک لە هێرشەکان یانەی میوان ئامانجەکرم لە خولەکی دوو گۆڵ یەکەمی یاریەکەی تۆمار کرد. دوایە و گۆڵە یانەی پێشمەرگەی هەولێر باشتر دەرکەوتنەوە و لە ئاکام یەکێکی تر لە هێرشەکان عەبدوڵڵا سەربەز لە خولەکی 38 گۆڵی دووەمی یانەکەی تۆمار کرد. یاریەکە بەرەو کۆتایی ئەم گێمە دەڕۆیشت، بەڵام گۆڵێکی تری بەخۆیەوە بینی کاتێک ئاراز مستەفا لە خولەکی 45 گۆڵ یەکەمی نەورۆزی تۆمار کرد. گێمی دووەم یانەی نەورۆز سەرەڕای یاریکردنی بە دەیاریزانەوە، ئەوەش دوای کرانە دەرەوەی دیار عەلی بە کارتی سوور، بەڵام بە تەواوی باڵادەستی خۆی پیشانی میوانەکەیدا و زۆرترین هێرشی کردە سەر گۆڵی پێشمەرگەی هەولێر. بەڵام بە پێچەوانەوە عەبدوڵڵا سەربەز لە خولەکی هەفتە گۆڵی دووەمی خۆی و پێشمەرگەی هەولێری تۆمار کرد. یانەی نەورۆز لە هێرشەکانی بەردەوام بوو، هەرچەندە ئاسۆ ڕۆستەم لە خولەکی هەفتا و حەوت یانەی نەورۆزی کردە خاوەنی گۆڵی دووەم، بەڵام نەبووە فریادڕەسی یانەکە کە لە شکست ڕزگاری ببێت. لە کۆتاییدا و دوای سێ خولەک کاتی زیاد کرا و ناو بژیوافیکەی کۆتایی یاریەکەی لێدا و بە سێ گۆڵ بەرامبەر بە 2 گۆڵ ئەنجامەکە بە سوودی پێشمەرگەی هەولێر کۆتایی هات. بەڕاستی ئەم یاری و یاریەکەی تری ئێمە ئاسێکی باشمان پێشکەش کرد. یاری دەربەنیخان نەمانتوانی گۆڵ تۆمار بکەین. ئەم یاریە بە کارتێکی سووریشەوە ئێمە توانیمان بگەینە گۆڵی پێشمەرگەی هەولێر و 2 گۆڵیشان لێ تۆمار بکەین. سەرنجام یاریەکەمان دۆڕان پیرۆزباییش لەوانەکەین. ئینشاءڵڵا بێ یاریەکانی ترخوا خۆمان ئامادە بکەین کە سێ خاڵی یاریەکە بەدەست بێنین لەبەرەوەی لە کێبڕجەکە دوانەکەین. تۆبی پێ دۆڕان و بردنەوە هەیە، شەنس یاوەرمان نەبووە لەم سێ یاریە. هەدەفی یەکەممان وەکو پێشمەرگە چۆن لەم قۆناغەیە بەسە بکەین، حتمما قسەیشی جوان شت کە ئەبێ بدوێ سەرکەی ئەبێ لە ڕکابەرەکانت ببیتەوە. بەس ئەمە سەراوە دوو یاریمان بردەوە شێوازی تەکتیکیمان گۆڕیمان خۆت زانین نەورۆزێکە لەو فەریقانە زۆر بەتوانە بە تایبەتی لە سورسی وەسەتی و لە سورسی هجومیە. هەر کاتێک ناوەندی نەورۆز فعال بوو هێرشبەرەکان کاریگەریان زیاتر بە دیار دەکەوێت. ئێمە کۆنتڕۆلی ناوەڕاستمان کرد بە تایبەتر ئەو 40 مەترێک کە بۆ یاریزانەکانمان دەستنیشان کردبووە لە ڕووی وەسەتی و لە ڕووی زەختی عامەوە توانیمان کۆنتڕۆلی وەسەت بکەین. نەورۆز هەجماتی بۆ دروست نەکرا، دلیلی ئەوەش ڕاستە 2 گۆڵیان کرد، بەڵام کەمترین هەزمە، یعنی دەتوانم بڵێم نەورۆز یەکێک لەو یاریانە کە کەمترین هەزمەی بۆ ڕێخست. بەو دۆڕاندنە یانەی نەورۆز تا ئێستا هیچ خاڵێکی کۆ نەکردووەتەوە و دامی سێ شکستی کردووە. بە پێچەوانەوە پێشمەرگەی هەولێر بە سێ بردنەوەی لەسەر یەک لەسەر و ڕیزبەندی کۆمەڵەکەیدایە. ئەردەڵا محەممەد کەناڵی پەیام سلەیمانی.